لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانی 205 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الذين يأكلون الربا لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس ذلك بأنهم قالوا إنما البيع مثل الربا وأحل الله البيع وحرم الربا فمن جاءه موعظة من ربه فانتهى فله ما سلف وأمره إلى الله ومن عاد فأولئك أصحاب النار هم فيها خالدون. بەڵێ خۆشەویستان لە دوای ئەوەی کە لەسەن ئاەتێک لە ئاەتەکانی ڕابردوو خوای گەورە سوبحانەوە وتەعالا باسی سەدەقە و خێر و بەخشینی کرد کە بەڵگەیە لەسەر صدق و ڕازگۆیی ئیمانی ئەو کەسەی کەوا دەبەخشی بەبێ مقابل لە دنیادا، طبعاً لە دنیادا بەبێ مقابل، بەڵام لە بەرامبەر ئەو پاداشتە زۆرەی ڕەب العالەمین کە بەڵگەیە لەسەر ڕازگۆیی ئیمانی ئەو کەسە بەرامبەر بە پاداشتی ڕەب العالەمین لە ڕۆژی قیامەت، کەوا بەڕاستی بەڵگەیە لەسەر ئەوەی کەوە ئەو پەڕی ئینسانیەت و مرۆڤ دۆستی لە سایەی ئیمان بەخوای گەورەوە بەدی دەکرێت. بەڵام لە مقابلی سەدەقات و بەخشین دیارە ڕیبا هەیە. ڕیبا خراپترین شێوازەکانی بەخشینی ماڵە، خراپترین شێوازەکانی مامەڵەکردنە بە ماڵ لە نێوان مرۆڤەکاندا، کە معلومە ڕیبا ئەوەی کەوا زیاتر وەکو لە شەرعدا باسی دەکرێتن ڕیبای فەضل و ڕیبای نەسیئە، کەوا دەین ئینشاء الله تعالی لە خلالی تەفسیری ئاەتەکان بە پشتوانی خوای گەورە تیشی دەخەینە سەر. لە ئاەتی یەکەمدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی الذين يأكلون الربا، واتە ئەوانەی کەوا ڕیبا دەخۆن. دیارە ڕیبا بە هەموو شێوەیەک ئەو کەسێک کەوا ڕیبا دەکا، ئەو پارەی کەوا لە ڕیبا ئیسفادەی لێ دەکا بە هەموو شێوەیەک بەکارین، بەڵام لێرەدا خوای گەورە زیاتر خواردنی بەکارهێنایە، لەبەرەوەی بەڕاستی وەکو مستەلەحێک وەکو زاراوەیەک ئێمەش لە قسەکانی خۆمان بەو شێوەیە دەڵێن فڵانە کەس ماڵی حەرامی خوارد، لەوانەیە ماڵی حەرام بەکارهێنابێ، ماڵی حەرامی لە شتێک سەرف کردێ، بەڵام خواردن یەکە لە مەزهەرە هەر زەقەکانی بەکارهێنان. ئیتر دەفەرمی ئەوانەی کەوا مالی ڕیبا دەخۆن لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس، ئەو کەسانە هەڵناستنەوە تەنها وەکو ئەو کەسە نەبی کەوا شەیطان دەستی لێوەشاندیە، ئەو کەسە بە چ شێوەیەک کەسێک کەوا شەیطان دەستی لێ بۆ شێریتن کو حەرەکاتی ناڕێک دەکاتن، ئیتر ئەو کەسێک کەوا ڕیبا دەخوات لەو کاتێک کە هەڵدەستیتەوە بەو شێوەی هەڵدەستەوە، هاوشێوەی ئەو کەسێک کەوا شەیطان دەستی لێوەشاندیە. ذلك بأنهم قالوا إنما البيع مثل الربا، لەبەر هەندێک ئەو شتیان بەسەر هاتیە و ڕیبای دەخۆن و لە نەتیجە دەوایان بەسەر هاتیە، لەبەرەوەی ئەوان دەیانگوت و قەناعەتیان وابوو إنما البيع مثل الربا، دەیانگۆ بەیع و کڕین و فرۆشتن فەرقی سێ لەگەڵ ڕیبا، وەکو ڕیبایە هەمووی هەریەکە و لە نەتیجەدا قازانجی لە دوادادێ. بەڵام خوای گەورە دەفەرمێ وأحل الله البيع، خوا سبحانه وتعالى هەر ئەویانە سبحانه وتعالى حەقی حرام کردن و حلال کردنی هەیە، ئیتر ئەڵڵایە سبحانه وتعالى بەیع و کڕین و فرۆشتنی حلال کردیە و حەڕەمە الربا، و لە بەرامبەردا خوای گەورە ڕیبای حرام کردیە. فمن جاءه موعظة من ربه، ئیتر هەر کەسێک ئەو ئامۆژگاریەی پەروەردگاری پێگەیشت فانتهى وازی لێ هێنا فله ما سلف، ئەوەی کە خواردیتی لە ریبا فله ما سلف،
ئیتر پێویست ناکە جارش کە بیجێڕیتەوە ئەوەی کە کردیتی فەلەهما سەلەف وەکو نایەتکەدا دەفەرمێ عەفا الله عما سەلەف کەواتە خوای گەورە دەیبووری لەوانەی کەوا پێشترێ خواردیتی وأمره إلى الله ئیتر ئەوەی کەوا کردیتی ئەوە ئەمری ئەو شتەی یاخود فەرمانکردن لەسەر ئەوەی کەوا پێشترێ کردیتی هێشتا نەیزانیە ئەوە دەگەڕێتەوە لای خوا سبحانه وتعالى ومن عاد بەڵام ئەوەی لە دوای ئەوەی کەوا پێی گەیشت ریبا حرامە دیسان بگەڕێتەوە سەر ریبا فأولئك أصحاب النار هم فيها خالدون ئەوانە کەسانێک دەبنە هاودەمی جەهەنەم هەتا تێدا دەمینەوە. بەڵێ خۆشەویستان الذين يأكلون الربا ئەوانەی کەوا ریبا دەخۆن ئەوانەی کە ریبا دەخۆن وەکو گوتمان کەسێک کەوا ماڵێک بەکاردەینتن ئەنواعی بەکارهێنان بەکاردەین لەوانەیە شتێکی پێ بکڕی خانێش پێ بکڕی سارش پێ بکڕی و یاخود هەر کردەوەشکە پێ ئەنجام بدا و لەوانەشە کەمێک لەوان بالفعل دەیکاتە خواردن و دەیخوا بەڵام دیارەکە لێرە و لە چەندین جێگای دیکە کە باز لە بەکارهێنانی ماڵ دەکا و لەفزی خواردین لۆ بەکارهێنای وەکو ئێمەش لە لەفزی خۆمان کاتێکەوە بەکارهێنانی ماڵ دەڵێن ماڵی خوارد ئەو ماڵە حەلالیان ئەو ماڵە حەرامەی خوارد خۆ لە هەموو شتێک بەکاردەین بەڵام زەقترین مەزهەر لە بۆ مەزاهیرەکان بەکارهێنانی ماڵ کاتێکەوە کەسێک دەوێت ماڵ بەدەستبین لە بۆی کەوا لێی بخوا ئیتر ئەوانەی کەوا ریبا دەخۆن ئەو ماڵەی کەوا لە ریبا بەدەستیان هێنا تەمان ریبا لە چێوە هاتیە ڕەبایەڕ بوو واتە لە زیادەوە هاتیە واتە زەقترین شێوازەکانی ریبا ئەوەیە کەوا کەسێک پارەیەک دەداتە کەسێک قەرزێکی پێدەدا لە بۆ نمونە 1000 دیناری پێددا 2000 لێ وەردەگریتەوە کەواتە ریبا بەمانای زیادە دێ زیادەیەکی بێ مقابل ئیتر ئەوانەی کەوا مالی ریبا دەخۆن لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس لا يقومون واتە هەڵناسن زۆربەی مفەسیرین دەڵێن واتە ئەو کەسانە لە قەبرەکانیان کاتێکەوە زندی دەکرێنەوە لە بۆ قیامەت ئەوە حاڵیانە بەو شێوەی زندی دەکرێن هەندێک دەڵێن لە دنیا بەو شێوەنە واتە ئەو کەسەی کەوا ڕیباخۆرە تەعامل بە ریبا دەکاتن لە دنیاش هەڵسوکەوتی ئەگەر تەماشا بکەی وەکو ئەو کەسەیەکەوە شەیتان ئەو حاڵەتەی بەسەر هینایە لەبەرەوەی ئەو کەسە تەماح دەیگیری ئاگای لە هیچ شتێک نامینێ وەکو کەسێک تەسەڕوف دەکا کەوا شەیتان دەستی لێوەشاندبی و عەقلی لەدەستدابی ئیتر دیارە وەکو زۆرێک لە مفەسرین دەفەرمون مانع نییە ئەو ئاەتە لەبەر ئەوەی تەحدیدی نەکردیە ئایا لە قیامەتیان لە دنیا کەواتە هۆردووچی دەگریتەوە لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس واتە لە دنیا و لە قیامەت لە دنیادا تەسەڕوفیان تەماشا بکە فعلا کابرای ڕیباخۆر کە کەوتە ناو ریبا و ئیتر وازە لێناینی تەسەڕوف و هەڵسوکەوتی وەکو شێتانی لێدێ وەکو شێتی لێدێ وەکو ئەو کەسێکەوە شەیتان دەست لێوەشاندیە لەبەر تەماحگیری ئاگای لە هیچ شتێک نەمایە هەموو شتەکانی لێ تێکەڵ و پێکەل بووە و هەروەها کاتێکەوە لە قەبرەکانیشیان زندی دەبنەوە ڕۆژی قیامەت بەو شێوەی زندی دەبنەوە كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس تخبط وتحركات غير منتظم هرسوكوتي ناريك من المس وتدس لوشاندن مس وتدس لدانا ديار كاتيكوا أو مسجد دليتا بال شيطان كما يتخبط الشيطان من المس هركسك شيطان دستي لبوشيني أو ديار أو كسا توشي حاڵەتێک دەبی کەوا پێ گوترێ مەسروع سەرع گرتیتی ئیتر ئەو کەسە حاڵەتێکی بەسەردادێ کەوا لە کۆنتڕۆلی خۆی دەردەچی سەیتەرەی لەسەر حرەکاتی خۆی نامینێت جاری وای سەیتەر لەسەر عەقل و هۆشی خۆشی نامینێ خوا پەناماندا ئیتر ئەو حاڵەتێکە و جەهەت تاوەکو لێرە زانان دەفەرمون ئەو یەک لەو بەڵگانەیە کەوا فعلا شەیطان دەکرێت دەست لە ئینسانی بوەشێنی وەکو نەخۆشیەکەوە ئەو ئینسانی مەعڕەزە لە بۆ چەندین نەخۆشی یەک لەو حاڵەتانە ئەوەیە کە تووشی سەرع دێ تووشی مەسی جینی دەبیتن خوا پەنامان بدا ئیتر وەکو ئیبن القەیمیش ڕەحمەتی خوای لێبی کە باز لە ئەو حاڵەتان دەکە باز لە سەرع دەکات سەرع حاڵەتی وای هەیە عیلاقی بە عەساب هەیە حالەتێکی طبیە و پێویستی بە دەرمانی طبی هەیە سەرعی واش هەیە کەوا هیچ عیلاقی بە حاڵەتی طبی نییە و عیلاقی بە عەساب نییە بەڵکو شتێکی معنەویە و شەیطانە فعلا تەئسیری لێ کردیە و دەستی لێوەشاندیە
و دیارە بەڵگەی تریشێ لە قورئان و لە سونە لەسەرەوەیکەوە شەیطان ئەگەر خوای گەورە ئیزنی لەسەر بی فعلا وەکو نەخۆشیەک ئیوا هەیە تووشی دێ و بە لە حاڵەتی واقعی خۆشمان یاخود لە تاریخ و لە واقعیش دیارە شەواهید زۆر لەسەر ئەو حاڵەتەی خوا پەنامامدا کەوا فعلا شەیطان تەأسیری لێ دەکا و تووشی حاڵەتێکی دەکاتن وەکو با بڵێن عەقلی لەدەستدا و کۆنتڕۆل لەدەست دەدا. ئیتر لێردا ئەوەی کەوا مەبەستە ئەوەی کەوا طبعا ئینکاری ئەو حاڵەتەی دەکەن زیاتر معتەزیلەیە لە تاریخ وەکو و هەروەها لە دوایوانش هاوشێوەی ئەوان وەکو ئەوان بیر دەکەن و معتەزیلە کەوا زیاتر با بڵێن عەقلیان دەکەنە حاکم لەسەر نصوصی قورئان و سونە والعیاذ بالله. ئیتر ئەوان ئینکاری ئەوەی دەکەن کەوا شەیطان ئەو دەسەڵاتەی هەبیتن. بە هەر حاڵ ئەوە لێرە یەک لە بەڵگەکانە کەوا فعلا وەکو نەخۆشێکەوە ئینسان تووشی بێ ئەوەیە کاتێکەوە شەیطان دەستی لێ دەوەشێنی خوا پەنامان بدا. ئیتر دەفەرمی ئەوانەی کەوا ڕیبای دەخۆن لە قەبرەکانیان هەڵناستنەوە ڕۆژی قیامەت و هەروها وەکو تەفسیری دووەمیش لە دنیایشدا ناژیێن ئیلا وەکو ئەوەی نەبی کاتێکەوە هەڵدەستەوە لە قەبرەکەی واروها لە ژیانی دنیای دەکەواتێ کاتێکەوە مصر لەسەر ڕیبا لەو حاڵەتەیش تەسەڕوفی تەماشاکە و هەڵسوکەوت تەماشاکە وەکو ئەو کەسێکەوە شەیطان دەست لێ وەشاندێ. ئیتر ئەو کەسەش کە بە تایبەتیش وەکو وەتمان زۆربەی مفەسرین لە ڕۆژی قیامەت لە کاتی هەستانەوەی لە قەبرەکەی لە کاتی زیندوی بوونەوە هەڵدەستن ناو خەڵکی دیارە بەوەی کەوا حاڵەتی وەکو حاڵەتی ئەو کەسێکەوە شەیطان دەست لێ وەشاندێ وەکو هەندێک لە تەفسیرەکان هەندێک لە ئەقوالی سەلەفیان هێنایتەوە بەوەی کەوا هەڵدەستیتەوە کەوەی کەوا خەریکە دەخنچێ کە یەک لە مەظاهیرەکانی سەرعی یاخود مەسی جنیە کەوا ئینسان تووشی دێ خوا پەنامامدا. ئیتر ئەو کەسەی کەریبا دەخوا بەو شێوەی هەڵدەستەوە ڕۆژی قیامەت. ذلك بأنهم قالوا إنما البيع مثل الربا لبر أوانە کەسانێکن دەڵێن إنما البيع مثل الربا دەڵێن أصلا بيع وەکو هیچ نیە تەنها وەکو ریبای نەبێ. يعني سبحان الله نالێن ڕیبا وەکو بەیعە بەخۆی ئەسڵ وایە ئەوان کاتێکەوە پێیان حەلالە کاتێکەوە پێیان دروستە و ڕەوایە ڕیبا بکەن بڵێن ڕیباش وەکو کڕین و فرۆشتنە بەڵام ئەوان مبالغە دەکەن نەکرد دەڵێن وەکوویە بەڵکو دەڵێن ئەسڵەن کڕین و فرۆشتن وەکو ڕیبایە. يعني ڕیبایەکەی دەکەنە ئەسڵ هەردوو چێر قازاز دەینی فەرقی چییە سبحان الله مع العلم کڕین و فرۆشتن قەزیەیەکی دیکەیە کڕین و فرۆشتن سوود وەرگرتنی هۆرد و لای تێدایە بەڵام ڕیبا بە تەئکید زەرەری کەسێش تێدایە و قازانجی کەسێش تێدایە. يعني فەرقی زۆرە و لە سەرووی ئەوەش ئەگەر حکمەتەکەش تێ مهم ئەوە شێوازێکە کڕین با بڵێن تەعاملێکە کە خوای گەورە لە قورئانی پیرۆز و هەروە لەسەر زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قەطعی حرامی کردێ کۆت و دەڵێی وەکوویە. ئیتر ئەوانەوە دەڵێن قالوا إنما البيع مثل الربا وأحل الله البيع وحرم الربا. ئیتر الله سبحانه وتعالى هەر ئەویان حەقی حلال کردن و حرام کردنی هەیە الله سبحانه وتعالى کڕین و فرۆشتنی حلال کردیە بەڵام ڕیبای حرام کردیە. فمن جاءه موعظة من ربه تر هەر کەسێک ئەو ئامۆژگارەی لۆهات لەلایەن پەروەردگاری و ئەگەر هەتا ئێستاش نەیدزانی کە پێی گەیشت فانتهى وازی لێهینە فله ما سلف وأمره إلى الله ئەوەی کە کردیتی فله ما سلف پێویست ناکا بچی تەصفیح حسابات بکاتەوە وأمره إلى الله ئەمری ئەو کەسەش دەگەڕێتەوە لای خوا و خوای گەورەش غەفوور و ڕەحیمە لەو کەسێکەوە نەیزانێ بەڵام ومن عادە بەڵام ئەوەی بگەڕێتەوە سەر ڕیبا لە دوای ئەوەی کەوا پێی گەیشت بەو شێوەی حرامە فأولئك أصحاب النار هم فيها خالدون ئەوانە کەسانێکن دەبنە هاودەمی جەهەنەم هاودەمی جەهەنەم هەتایە تێدا دەمینەوە کەواتە بە تایبەتی ئەوەی کەوا وەکو لە ئایەتەکەدا باس کردێ گوتیان إنما البيع مثل الربا ئەوەی کەوا پێی وایە هەر حەلالێشە کە شتێک کە خوا حرامی کردێ ئەو پێی حەلال بی حەلالکردنی شتێک کە خوا حرامی کردەوە دەبێتە مای کوفر هەر کەسێش کافر بی هەتا لە جەهەنەم دەمینێتەوە و ئەگەر پێشی حرام نەبی يعني ئەگە پێش حەلال نەبی واتە ئەو شتێک کە خوا حرام کردە و حەلالی نەکاتن هەر کەبیرەیەکە ڕیبا یەکە لە گوناهە گەورەکان سەبع الموبقات پێت گوترێ ئەو حەفت گوناحەی کەوا پێ دەفەرمیتن ئەو حەفت گوناحەیە کەوا موبقە ئەی مهلیکە واتە خەوانەکە بەرەو هیلاکەت دەبا ئیتر ڕیبا یەکە لە گوناه و تاوانە گەورەکان ئەگەر پێشی حەلال نەبی کە پێی حەلال بی پێی کافر دەبی ئەگەر پێش حەلال نەبیتن ئەوە هەر تووشی یەکە لە کەبائیرەکان بووە کەوا بەڕاست گوناه و تاوانش گەورەی خوا پەنامە بداتن. ئیتر لەسەر ئەو بابەتەی دیارە شت زۆرە حەدیث یەک لەوانە وەکو ئیمام تەبەڕانی ڕوایەت کردی عەوفی کوڕی مالک دەجێڕێت خوای ڕاد دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئیاکە والذنوب التي لا تغفر ئاگادار بە خۆت بپارێزە لەو گوناه و تاوانانەی کەوا مەجالی لێخۆشبوون تێدن الغلول یەکەمیان باس لە غلول دەکا
فمن غل شيئا أتى به يوم القيامة. غلول أويك کاتێکەوە غەنیمەت هەیە بەڵام پێش ئەوەی تەوزیع بکە لە نێوان مسلمانان کەسێک بچی لێی بباتن بەبێ تەوزیعکردن ئاگادار بە شتیوانەکەی لەبەرەوەی هەر کەسێک شتێک ببە ئەوە ڕۆژی قیامەتی لەگەڵ خۆی دەهینتە ڕۆژی قیامەت. وأكل الربا نكي رباي بخوي فمن أكل الربا هر كسش ربا بخوا بعث يوم القيامة مجنونا يتخبط أو كسا روج قيامته ديت ساحي محشر وكو شيتك إيتر يتخبط واتا بوشي ويكو كسيك كنترول لدزدا بحركات غير طبيعي بك أو هاي ليدي أجا بيغمبر صلى الله عليه وسلم وآتيخين دوا الذين يأكلون الربا لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس. وهو الحديث يشيدي كشكا بيغمبر صلى الله عليه وسلم وقلت من بلغي لسروي وآتك مس شيطاني هيك وإنسان تشو حال تبكى بيغمبر صلى الله عليه وسلم خوي دايت بناي خوي يقول له حالته. وكل حديث كوا نسائي وأبو داود وابن ماجه وإمام أحمد راتيان كردي أبي يسر كعب كري عمر دجرته دفرمي بيغمبر صلى الله عليه وسلم بوشي ويقل دعاء كان اللهم إني أعوذ بك من الهرم خود بارسن بتو لو يكواتوشي بيري بيم وأعوذ بك من التردي خوم بارسن بتو لو يكوا لزيجاش برز برب بمو وأعوذ بك من الغم خوم دم بنايتو كتوشي غم وهم بيم وأعوذ بك من الهدم وخوم دم بنايتو لو يكواشتيك بس المدا برمي وأعوذ بك من الغرق والحريق خوم دم بنايتو يا رب العالمين لو يكوا لنا أو دا بخنشم وياخذ بسوتهم وأعوذ بك أن يتخبطني الشيطان عند الموت وخوم دم بنايتو كوا شيطان دستم لي بوشين بتايبتي لسلامرك كوا واد لبكا والعياذ بالله كلمات كفر بس زمان دابه وأن أقتل في سبيلك مدبرا وخوم دم بنايتو لو يكوا لپێناوی تۆ بکوژرێم بەڵام لە هەڵاتن بکوژرێم لە پشتەوە لێم بدەن نا ڕوبەڕوو با بکوژرێم وأعوذ بك أن أموت لديغا وخوایە خۆم دەدەمە پەنای تو لەوەی کەوا بکوژرێم یاخود بمرم بۆی کەوا ماریان دوو پشک بێمەوە بدا. ئیتر بەو شێوەیە چەندین شتی دیکەش لەسەر مەسەلەی ریبا هەیە بەڵام لێرەدا دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەو بابەتانە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.